پێنج هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چوار بڕیارە 11 مانگی داهاتوو هەڵبژاردننی خولی شەشەم ئەنجام بدرێت. دۆخێکی هەستیار و جیاواز لە کاتەکانی تر گۆڕانکاری لە بیر و بۆچوونی عێراقیەکان خواست و داواکاریان وای کردووە ئەم جارە ئەم هەڵبژاردنە جیاواز و کاریگەر بێت. هێز و لایەنە سیاسیەکان کێبڕکێ لەسەر 320 کورسی گشتی 9 کورسی کۆتاکان دەکەن تا لە ڕێگەیەوە نەخشەی سیاسی و حکومڕانی 4 ساڵی داهاتووی عێراق دابڕێژنەوە و بەغداد بکەنە ناوەندی گفتوگۆ و بڕیاردان. لە ئێستاوە کیانی سیاسی و کاندیدەکان پلان و تێڕوانینی خۆیان بۆ دەنگدەران ڕوون دەکەنەوە تا بتوانن متمانەی زۆرینە بەدەست بێنن و هەروە 21 ملیۆن و 400 هەزار هاوڵاتیش مافی دەنگدانیان هەیە. 7768 کاندیدیش لە ڕێگەی 31 هاوپەیمانی و 38 حیزب و سربەخۆ و کۆتا ململانێ دەکەن بۆ بەدەستهێنانی متمانەی پێویست بۆ بوون بە ئەندامی خولی شەشەمی پەرلەمانی عێراق. بەپێی یاسای هەموارکراوی هەڵبژاردننی عێراق دابەشی 18 باز نەکراوە. هێز و لایەنە سیاسیەکان تەنها ئامانجیان سەرکەوتن نییە لەسەر ئاستی بازنێک، بەڵکو مەبەستیانە زۆرترین دەنگ لە پێناو زۆرترین کورسی بەدەست بێنن تا لە داڕشتنەوەی نەخشەی سیاسی ڕووبەرێکی فراوانتریان هەبێت لە پێناو دەسەڵات و هێزێکی زیاتر بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیان و دەنگدەرانیان داوە. من بیلا ڕەوفم بەخێر بێن بۆ بەرنامەی ڕێی بەغداد کە لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن لەسەر پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوەچوونی خولی شەشەمی پەرلەمانی عێراق هەروەها هێز و لایەنە سیاسیەکان بەتایبەت هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان قسەتان بۆکە. بێگومان ئەم بەرنامەیە گرنگی ئەدات بە چەقی بڕیاردان لە عێراق کاویش بەغدادە، وەک ئەوەی کەوترێت لە 11 2025 هەموو ڕێگاکان ئەچنەوە بەغداد، لەوێش نەخشەی سیاسی و حکومڕانی عێراق جارێکی تر دائەڕێژێتەوە. لە خولەکانی پێشتر هێز و لایەنە سیاسیەکان، فراکسیۆن و تیمەکانی حکوومەت بەرپرسان لە بەغداد چیان کردووە بۆ ئەوەی کە داخوازی و داوای دەنگدەران و هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان جێبەجێ بکەن؟ ئەو کارانی کردویانە لە ئاست داوا و خواستی هاوڵاتیان بووە؟ و هەروەها چی ئەبێتە پێوەر تۆ لە بەغداد بەهێزبی؟ تەنها مێژوو یان ژمارەی دەنگدەر یا ژمارەی کورسیەکانت یاخود هێزی چەکدار؟ کامانە ئەمنە پێوەر بۆ 4 ساڵی ئایندەی عێراق کە تۆ بتوانی لە ڕێگەیەوە لە بەغداد بڕیار لە داوا و خواستی دەنگدەرەکانت. جابا کەمێک بتانگەڕێنمەوە بۆ ماوەی هەڵبژاردنەکان لە ماوەی دوای پرۆسی ئازادی عێراق بەتایبەت لە دوای 2003 ئەو هەڵبژاردنانەی لە عێراق کراون تایبەتمەندیەکانیان چی بوو وەروە گۆڕانکاریانیشی کا بووە چی بووە. لێرە هەندێک زانیاریتان پێڵەم لەسەر ئەم دیوارە کە یەکەم هەڵبژاردننی عێراق کە کۆمەڵەی یاخود ئەوەی کە پێوترا کۆمەڵەی نیشتیمانی عێراق لە مانگی 2025 ڕێوەچوو. بڕیاری هەڵبژاردن لە عێراق بە بڕیاری 96 ئەنجومەنی حکم لە 2004 دەرچووە، ژمارەکە تۆزێک شوێنەکەی گۆڕاوە. 2005 یەکەم هەڵبژاردن لە عێراق ئەنجام درا کە ئەم هەڵبژاردنە کۆمەڵی گشتی یاخود کۆمەڵی نیشتیمانی عێراق بۆ ماوەی 1 ساڵ کارەکانی پێسپێردا بوو کە پێک هاتبوو لە 275 کورسی. هەموو عێراق بە یەک باز نەبوو، واتە دەنگێک لە بەسڕە، لە سلێمانی، لە دۆگ، لە کەرکووک هەمووی ئەچوەنێ و داتاکان و دواتر بەپی ئەو دەنگانی لە سەررجەم عێراقی نابوت دابەشی ڕێژەی یەکرا و لەوەش کورسیت بەرەکەوت. تا ئاستێک کورد لەمەیە لە بەرژەوەندی بوو، کورسێکی زۆر باشی بەدەستێنە. تایبەتمەندێکیشەوە بوو کە سوننەکان دڵگرانی ڕووخانی ڕژێمی بەعەز بوون و بەشداری ئەم پرۆسیان بە شێوازێکی کارا و بەربڵاو نەکرد. دواتر هەر لە 2025 دووەم هەڵبژاردن لە عێراق ئەنجام درا
کە عێراق کرا بە 18 بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی پارێزگاکان، هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن و عێراقیەکانی تاڕاوگاوانی خارج ئەوانی دەرەوەش بەشدار بوون تایە کەوە تایبەتمەندێکی تر بوو لەم هەڵبژاردنە. کۆی کورسیەکان 275 کورسی بوو، 230 کورسی بۆ 18 بازنەکە دیاری کرا بوو. ئەوەی کەما بۆ 45 کورسیەکەی تر لەسەر بنەمای ڕێژەی لە عێراق چەند دەنگە دێنابوو تا ئەستێک ئەمە بۆ ڕازیکردنی لایەنەکانی تر کە دەنگی پێویست بەدەستنێن کورسیان کەم بێ هێڵدرا بۆ دابەشەکرا و هەڵبژاردنەکەش بە لیستی داخرا و لەسەر بنەمای ڕێژە بەڕێوەچوو. ئەمە جیاواز بوو لە هەڵبژاردنیەکە. با باسێکی ساڵی 2010تان بۆ بکەم. کاتێک سێم هەڵبژاردن لە عێراق بۆ پەرلەمانی عێراق بەڕێواچێ، کورسیەکانی ئەنجومەنی نێرانی عێراق یاخود پەرلەمانی عێراق لە 275 بێتە 325 کورسی 50 کورسی زیاد دەکات، بەڵام بۆی ژێی سەرنجە بۆ باسنەکانی هەرێمی کوردستان ژماری کورسیەکان زیان ناکە. بۆ بەغداد و نینەوا و هەندێک شوێنی دیکە لە پارێزگاکانی عێراق ئەم 50 کورسیە زیاد دەکات کە لەسەر بنەمای هەر 100,000 دەنگدەرێک بە لە بەرچاوگرتنی زیادبوونی ژماری دانیشتوان بە لە 102.7 ئەم ژمارەیە جێگیر کرا. لەم 325 هەشت کورسی بۆ کۆتاکان تەرخان کرا کە 5 کورسی بۆ مەسیحەکان، کورسیەک بۆ ئێزیدیەکان، شەبە، کەروا، سابیعی، مەندانی تەرخان کرا. لە 125ش وەکو کۆتا بۆ ژنان لە پەرلەمانی عێراق جێگیر کرا، واتە لە 4 کورسی ئەبێکیکان ژنان بن. هەر لەسەر ئەم بابەتی هەڵبژاردنە ئەچین بۆ هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی عێراق کە بە چ سیستەمێکرا. جیاواز لە سێ هەڵبژاردننی پێش لە 2014 بەڕێوەچوو بۆ یەکەم جار سیستەمی هەڵبژاردننی سانتلیگۆ، بەڵام بە ڤێرژنی یاخود لەسەر بنەمای 1.6 دیاری کرا. جا دواتیش لەسەر سانتلیگۆ قسەتان بۆ کەم کورسیەکان چۆن جیاکرێتەوە و کێ بەرکەوتەیە بێ و چ لیستێک و لیستی بچووکچی بەسەرێ گەورە چی بەسەرێ. ئەمە یەکەم جار بوو جێبەجێکرێ پشت بە سیستەمی تەکنۆلۆژیا بەسترا، واتە لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنیەوە کارتەکان بخوێنرێتەوە، کارتەکان بکرێتە سندوقی دەنگدان و هەندێک بابەتی تر. ژمارەی کورسیەکان 328 کورسی، 8 کورسی کۆتا. با بچینە سەر هەڵبژاردننی دواتر لە 2018 هەڵبژاردننی عێراق پەرلەمانی عێراق بەڕێوەچوو هەر بە هەمان شێوە پشت بە سانتلیگۆ بەسا، بەڵام لەبری 1.6 کرا بە 1.9، واتە گۆڕانکاری لە ڤێرژنی سانتلیگۆ کرا لە 1.6 بۆ 1.9. جا دوای ئەمەشتان پێڵێم ئەم 1.6 کە ئەکرێ بە 1.9 چی ئەگوزەرێ. خۆی سانتلیگۆ لەسەر بنەمای 1 3 5 7 تاکو کۆتایی ڕۆژماری تاک، بەڵام ئەمەیان کە بۆی زیاکرێ لە قۆناغی یەکەمە بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسی بچووکەکان ئاوتەکە، هەتاکو ئەم پۆینتەی زیاتر بێ لە بەرژەوەندی هێزە گەورە و جەماوەریە فراوانەکانن. ژماری کورسیەکان کرای 329 کورسی، یەک کورسی بۆ کوردانی فەیلی بە کۆتا زیادکرا سەرباری کۆتاکانی تر کە پێشتر باسم کرد کە 9 کورسی کۆتاکە و بەشداری عێراقیەکان لە دەرەوە لەم هەڵبژاردنەیە هەر هەبوو لە 2018 لە 2010 لە 2006ش ببورن بە هەمان شێوە بەردەوام بوو لە 2005 خولی دووە. با بینە سەر هەڵبژاردننی 2021 کە هەڵبژاردنێکی تەواو جیاواز بوو لەبەرەوەی یەکەم هەڵبژاردننی پێشوەختە بوو، واتە 2018 خولی خۆیان تەواو نەکرد. دوو لەسەر فشاری شەقام و خۆپیشاندەرانی بەغداد یاسای هەڵبژاردن لەم خولەیە یاخود لە بەڕێوەچوون هەڵبژاردنەکانی 2021 ڕەچاو کرا. فرێبازنە لە نێو پارێزگاکان 83 بازنە هەموو عێراق، پارێزگای سلێمانی 5 بازنە بوو، واتە تەنها یەک پارێزگا بازنەیەک نەبوو، بازنەی فرەچەشن لە عێراق دروستکرا. هەروە هەڵبژاردنەکە ڕاستەوخۆ بوو کە دەنگ تەدا حسابەکرا هەژمارەکرا. 329 کورسی وە خۆی مایەوە، 9 کورسی کۆتاکان وە خۆی هەڵدرابووە. بۆ یەکەم جار پشت بە سیستەمی بایۆمەتری بەسترا بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە تەزویر و غەش لە هەڵبژاردنەکان. بەڵام ئەوەی جێی سەرنج بوو لە هەڵبژاردننی 2021 کەمترین ڕێژەی بەشداری عێراقیەکان هەبوو کە هەندێک داتا باز لە 141کەن بۆ لە 143. دوایین هەڵبژاردننی کە بڕیارە بەڕێوە بچێ هەڵبژاردننی 11 2025 کە بە سیستەمی هەڵبژاردننی سانتلیگۆ 1.7 گەڕایەوە بۆ یاسای هەڵبژاردننی 2018 کە بەڕێوە چوو، بەڵام بە هەموارکراوی.
هەژدە بازنە 329 کورسی کاندیدەکان کوێبڕکێی بۆکان. جا ئەم یاسای هەڵبژاردن لە لێستەوە هەندێک بە دڵێتی هەندێک بە دڵی نییە. ئێمە شرۆڤەی زیاتیان بابەتاکەین دواتریش بە ژمارە بە داتا. من لەسەر ساندلیگۆ قسەتان بۆکەم کاتێک کە کەسێک 100,000 دەنگ بەدەستێنێ کاندیدێک یاخود لیستێک ئەم ژمارەیە چۆن بەرەکێ چەند کورسێ بێت لەگەڵ نەوزاد ساڵح شارەزای هەڵبژاردن لەسەر ئەم بابەتە قساکەم. کاک نەوزاد سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێستان. جا باسێکی یاساکانی هەڵبژاردنمان کرد. ئەم هەموو گۆڕانکاریانە لە یاساکانی هەڵبژاردن نابێتە هۆی ئەوەی کە ناجێگیریەک بات لە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردن و تێنەگەیشتنی لایەنە سیاسەکان لە سیستەمەکە. بەڵێ سڵاو لە بینەرانی بەڕێ سپاس بۆم دەرفەتە دکتۆر بیلال. دیارە ئێمە باسی جەنابەت لە گرافیکەکە بینیم بە وردی باسی ئەو سەردەمێژویەی هەڵبژاردنت کرد کە لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە جاری کە لە دوای 2023ەوە دەستکرایەوە بە پرۆسی هەڵبژاردنەکان. ئێمە کە باسی سیستمی هەڵبژاردنەکانەکەن دیارە سیستمی هەڵبژاردنەکان شێوازیان زۆرەوە جۆریان زۆرە. ئەم قوارانەی کە لە عێراقا بەشدارن پارتە سیاسیەکان کە لە عێراقا بەشدارن دیارە هەر پارتێک دراسی وردی سیستمەکانی هەڵبژاردن دەکات و بەرژەوەندی خۆی چۆن بێت لەم سیستمەدا حەزەکات وها بیبینێتەوە ئەو سیستمە بەرجەستە بێت و کاری پێ بکرێت کە لە بەرژەوەندی ئەوە وەکو ئەڵێ بە پێی قەد و باڵای خۆی بیدورێت و بیبڕێت. ئێستاش لە عێراقا تقریباً ئەو هەموو گۆڕانکاری کە جەنابەت باست کرد لە سیستمەکانی هەڵبژاردن ئەمە ڕەنگە پەیوەندی بەوە نەبێت کە ئایا دەنگدەر تووشی جۆرێک لە ئیرتیکابی نەفسی یا شڵەژاوی بکات چونکە سیستمەکان پەیوەندی بە ئەوە نییە کە دەنگدەر چۆن دەنگ ئەدات کاریگەری ئەو تۆی نییە بەڵام کاریگەری لە کۆی پرۆسەکە هەیە کاریگەری لەسەر قوارە سیاسیەکان هەیە. ڕەنگە وەکو جەنابیشت باست کرد ئەم سیستمە زیانی هەندێک لە قوارە با بڵێن بچووکەکان یاخود مامناوەندەکانی تێدا بێت وەکو ئەڵێت یعنی بەپێ ئەم سیستمەی ئێستا کە ساندیگۆی هەموارکراوە 1.7 کە ڕێژەی دەنگەکان دەنگی دروستی هەر پارتێک کۆ دەکرێتەوە پاشان دابەشی 1.7 دەکرێت. دیارە سانتلیگۆ خراپ نییە سانتلیگۆ ڕێژەی دەنگی دروست دابەشی 1 3 5 7 9 11 هەتا پێچوانی بنەماکانی دیموکراسیت نابێ لەم کاتێک کە تۆ ڕێنەی بەهێز و پارتی سیاسی بچوو یاخود کاندیدی سەربەخۆ تا هەستێک بە ئەستەم بگاتە پەرلەمان. هەموو سیستمێکی هەڵبژاردن خاڵی گەشی هەیە و خاڵی لاوازیشی هەیە. یەکێک لە خاڵ لاوازەکانی ئەم سیستمەی ئێستای سانتلیگۆی هەموارکراو ئەوەیە کە بڕێک پاشەکشەی تێدایەک بەوەی ئەوەی کە جەنابەت فەرمووت دەرفەتی پارتە بچووکەکان کەمتر ئەکاتەوە لە بەردەمیانە و دەنگی پارتە بچووکەکان بێگومان دەنگەکانی ئەسووتێت و ناگەنە کورسی ئەوانە بەڵێ ئەمە جۆرێک لە ئەوەی تێدایە. بەڵامان هەیە لە چ وڵاتێکتر ئەمە سوودی لێوەرگیرابێ خۆ وڵاتایی تر پێڕێی ئەم سیستەماکەن وەک باسم کرد سیستمەکانی هەڵبژاردن لە هەموو جیهانا زۆرن بەڕاستی یعنی 12 خێزانن و هەر خێزانێک کۆمەڵێک وەچەی هەیە. ئەمە یەکێکە لەو وەچانە یعنی کە بەکاریان هێناوە دیارە لە پەرلەمانی عێراقەوە ئەم یاسایانە دەردەچێت و دەکرێتە یاسا لە پەرلەمانەوە دەردەچێت نەک لە کۆمسیۆنەوە. وەکو باسم کرد هەندێک لە پارتە سیاسیەکان هەندێک لە قوارەکان بەپێی بەرژەوەندی خۆیان کە دەبین یعنی ئەم خوێندنەوەیەکی وردی زانستیانە بۆ ئەم سیستماکەن کە بەرژەوەندی خۆیانی تێدا دەبینەوە پاشان دێن لە پەرلەمان بە دەنگی ئەندام پەرلەمانەکان ئەم یاسایی بۆ دەرەچێن و دەبێتە یاسا. بەڵام ئەمەوەکو باسم کرد پەیوەندی بە دەنگدەرەوە نییە یعنی کاریگەری لەسەر دەنگدەر نییە. بەڵام ئەی بۆ هێز و لایەنە سیاسیەکان بۆ هێز و لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان لە عێراق لە ماوەی بەڕێوەچوونی 6 خولی هەڵبژاردنە کامە شەشەمە بۆ نمونە ئەم گۆڕانکاریانەی کە لە سیستەمی هەڵبژاردنە لە یاسای هەڵبژاردنە ڕوئات نابێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە ناجێگیری لە بەڕێوەچوونی هەڵبژاردنە بەخۆ ببینە بە جۆرێک لە جۆرەکان بڵێ بڕێک ناجێگیری بەخۆیەوە ئەبینێت لەبەرەوەی ینی سێری ئەگەر وڵاتێکی وەکو ئەمریکا بکەین گۆڕانکاری کەمتر لە سیستمی هەڵبژاردنە ئەبێت یا وڵاتانی تر بە هەمان شێوە. بەڵام لە عێراقدا لە ماوەی وەکو لەوەی گرافیک کە باست کرد جەنابەت لە ماوەی 5 خولی ڕابردوودا ئەم هەموو گۆڕانکاریە بەسەر سیستمەکانی هەڵبژاردن کاریگەری لەسەر قوارەکان و لەسەر کاندیدەکان و لەسەر هاوپەیمانیتەکان بەڵێ دروست دەکات. لەبەرەوەی وەکو باسم کرد زیانی هەندێک لە قوارە و کاندیدەکان بەپێی
جۆرێک لە سیستمەکان و بەرژەوەندی هەندێک لە کاندیدەکان هەڵەکشێت ئەمە دیارە کێشە دروست دەکات. بۆ کورد بە تایبەت لە ناوچە جێناوەکان ئەمە کێشە دروستەکە؟ بەنسبەت کوردەوە لە ناوچە جێناکۆکەکان ئەمە پەیوەندی بەوە هەیە کە دەنگی کورد ئەگەر کورد لە ناوچە جێناکۆکەکان بەرژەوەندی کوردایەتی بخوێنێتەوە و حیزبایەتی نەخوێنێتەوە، دەنگەکانی کەزانی سیستمەکە لە بەرژەوەندی قوارە بەهێزەکانە شتێکی زۆر ئاساییە. با دەنگدەری کورد لەوێ ژیرانەتر ورتر عقلانەتر سەیری پرۆسەکە بکات، دەنگی خۆی بدات بەو قوارەیە کە دەتوانێت بگاتە ئاستی بەرهەمهێنانی کورسی، نەک کورسیەکە بفەوتێنێت. چکۆ ئێمە ئەم لەم پرۆسانی پێشودا بینیومانە، یعنی پارتی سیاسی هەبووە لە کەرکووکە نزیکەی 7 بۆ 9,000 دەنگی کوردی سووتاندووە نەگەیشتۆتە کورسی. بۆیە دەنگدەری کورد ئەمە گەشتۆت هاتۆتە سەر ئەو ئاستەی تاکی کورد دەبێ هۆشیار بێت و بزانێت کام پارت چارەنووسی ناوچە دابڕێنراوەکان یەکلایی دەکاتەوە و نوێنەرەکانی دەتوانن داکۆکیکاری ڕاستەقینە و سەرسەختی مافەکانی بن لە پەرلەمانی عێراق دیارە دەبێت دەنگ بەولایەن و بەو کاندیدانە بدرێت. بە گوێرەی سیستمەکەش وەکو باسم کرد دەبێت هەت دەرک بەوە بکەن، یعنی دەنگدەر دەبێت دەرک بەوە بکات کە کام پارت دەتوانێت کورسی مسۆگەر بکە و بەدەست بێنێت. پێویستە لەو گوزەرە کە کورد پێویستی بە دەنگی زیاترە بۆ ئەوەی کورسی مسۆگەر بکات و هەتا کورسی زیاتر هەبێت لە پەرلەمانی عێراق باشتر دەتوانێت داکۆکی و دەنگی زوڵالتر دەبێت لە داکۆکیکردن لەسەر مافەڕەوەکانی گەلی کورد بە تایبەت ئەو جێگانەیە کە جەنابەت فەرموود ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک و دەوروبەری. باش سەبارەت بە پێکاتەکان سەبارەت بە کۆتای ژن ئەم یاسایە چۆن دیاری کردووە؟ بەڵێ کۆتای ژن دیارە وەکو لە گرافیک کەشتا جەنابەت ئاماژت پێ، یعنی ئەو دەستنیشان کراوە، هیچ گۆڕانکارێکی تێدا نیە، مافی خۆیان بەدەست دەێنن هەر لە 3 کەس دانەیەکیان احتیادی ئەبێ ژن بێت، ئەمە هیچ گۆڕانکارێکی تێدانیەوە. ئەم سیستما حساباتێکی ماتماتیکیە، یعنی کە تۆ ڕێژەی دەنگەکان کۆ ئەکرێتەوە دابەشی بۆ نمونە سلێمانی بڵێن دابەشی 18 دەکرێت، ینی با بڵێن دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە سلێمانیدا با بڵێن 300,000 دەنگ بەدەستێنێ، 300,000 دەنگ دابەشی 18 ئەکرێت، 16,000.66 ئەوە دەرئەچێت. یعنی چ پارتێک توانی کاندیدەکەی دەوروبەری 70,000 دەنگ بەدەست بهێنێت، ئەمە بێگومان کورسی مسۆگەرەکات. بەڵام کە گەشتە سێم کورسی دیارە بۆ ژن بۆ لە سێمەوە یان لە چوارەمەوە؟ لە سێمەوە. بەڵام لە 125 کۆتایی بەڵێ لەمایانە لە 125 بەڵێ ڕاستە. باش سەبارەت بە یاسای هەڵبژاردن چۆن ئەتوانێت وا بکات کە هێزێک لە بەغداد بەهێز بێت و بابەتی بانگەشی هەڵبژاردنیش ئەم یاسایە چۆن ڕێی بە بابەتی بانگەشی هەڵبژاردنەوە؟ بەڵێ دیارە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان 10 پەیڕەوی دەرکردووە بۆ ئەم پرۆسەیە، بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نیشتمانی عێراق 10 پەیڕەوی دەرکردووە. یەکێک لەو پەیڕەوانە پەیڕەوی بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردنە کە لەم پەیڕەوەدا کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە و ئەم ڕێنمایانە بەدەستی هەموو پارتە سیاسیەکان و قوارە و هاوپەیمانێتەکان و کاندیدەکانیش گەیشتووە و تەرجەمەی هەموو زمانەکانیش کراوە، ینی تەرجەمەی کوردی کراوە. بەڵێ لەنێو ئەم ڕێنمایانە تێیدایە کە ینی لە دووری 100 مەترەوە چۆن لە وێستگەیەکی لە بنکەیەکی هەڵبژاردن نابێت ڕیکلامی هەڵبژاردن هەبێت و نابێ هەموو ینی ئەو بابانەی تێدایە کە جەنابەت ئەفەرمی نابێت ئۆتۆمبیلی فەرمانگەکان بەکاربهێنرێت، نابێت فەرمانبەری حکومی لە نێو فەرمانگەکەی خۆی بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن بۆ کاندیدێک بکات بۆ قوارەیەک بکات، ئەمانی هەموو تێدایە و سزای یاساییشی تێدا دەستنیشان کراوە. یعنی باسی ئەوە کراوە کە پێویستە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن دوور بێت لە هوتافات و شعارات، بانگەشە و هەڵمەت تێک بێت کە زانستیانە خزمەت بە پرۆسی هەڵبژاردنەکان بکات و دەنگدەر ڕاکێشێت بۆ بەردەم سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی متمانە بە پرۆسەکە بکات، دوور بێت لە ژاوەژاو، دوور بێت لە فەوزا. ئێستا جەنابتان ئەزان کاک دکتۆر بیلال هەڵبژاردن بووە بە زانستێک لە جیهانە، ینی چەندین بڕوانامەی بەرزی لە سەر دەخوێنرێت و دەهێنرێت. بۆیە ینی کە ئێمە باسی هەڵبژاردن ئەەکەین هەڵبژاردن بۆ خۆی بەشێکە لە دیموکراتیت، دیموکراتیتیش ئەمان باتەوە بۆ ئەو منزڵی کە باسی مافی گەل ئەەکەین و باسی ڕەوایەتی ئیرادەی تاک ئەەکەین. لێرەوە دەتوانین باسی پرۆسەیەک بکەین کە ئەم پرۆسەیە بە تەواوی دوور بێت لە سانسۆر و بە ئازادانە خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان هەم لە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردندا. بێگومان هەڵبژاردن بۆ خۆی 4 قۆناغە. قۆناغی یەکەم ئەوەیە کە تۆ یاسایەکت پێویستە شەرعیەت بە پرۆسەکە بدات. قۆناغی دووەم دەستپێکردنی بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردنە، وەک باسم کرد پێویستە بانگەشە و هەڵمەتێکی هەڵبژاردننی زانستیانەی هاوچەرخ دوور بێت لە ژاوەژا و دوور بێت لە بەریەکەوتنی کاندیدەکات، دوور بێت لە بەریەکەوتنی قوارە سیاسیەکان. دیارەکە ئێمە باسی بەریەکەوتن دەکەین، مەبەستمان هێڵی سوورە، ئەگەر نا هەڵبژاردن بەبێ ڕکابەری و بەبێ بەریەکەوتن هەڵبژاردن نییە بەڕاستی. وە قۆناغی سێم ئەوەیە کە تۆ پرۆسەکە ئەنجام دەدەیت و ڕاگەیاندنی
کۆتا دەرەنجامیش بێگومان قۆناغی چوارەمی پرۆسی هەڵبژاردنەکانە و لە دوای ئەو قۆناغەوە دیسان تۆ تشکیلەی حکوومەت و با بڵێن وەزارەتەکان و ئەمانە دەست پێ ئەکات کە قۆناغی حکومداریە. بەڵام بەنسبەت بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردنەوە کۆمسیۆن زۆر تەرکیزی لەسەر ئەوە کردوێتەوە بەپێ ئەو ڕێنمایانی ئەو دەپەیڕەوەی کە دەری کردووە کە پەیڕەوێک تایبەتە پەیڕەوی ژمارە 4 ساڵی بە بەڕێوچوونی هەڵبژاردنەکان لە عێراق لە ماوەی خۆیان بڵێ کە دواکەوتنی بەخۆی لەبنیوە لەگەڵ ئەم جۆرە یاسانی کە داڕژێ هەندێک جار قسە لەسەرەوەکە کە جۆرێک لە جۆرەکان ناگونجێ لەگە بنەماکانی دیموکراسیە بەڵام بەڕێوچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیان چ دەرفەتی کیاوە بە عێراقیەکان بۆی کە گۆڕانکاری بکەن. بەڵێ پرسیارێکی بەجێ یەکێک لەو خاصیەتانەی کە حکوومەتی عێراقی بەڕاستی پەیڕەوی کردووە ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەکات و ئەمەش ئەمان باتەوە بۆ ئەوەی کە مافی دەنگدەر لێرەدا زەوت ناکرێت. یعنی بەداخەوە لە هەرێمی کوردستان 5 خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 کە لە 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ئەنجام گەێنراوە تا ئێستا هیچ خولێک لە وادەی خۆی ئەنجام نەدراوە کە ئەمە دەنگدەر وەکو جەنابەت لە سەرەتای بەرنامەکەەوە فەرمووت دەنگدەر تووشی جۆرێک لە شڵەژاوی دەکات یاخود جۆرێک لە ساردبوونەوە بۆ ڕۆیشتن بۆ بەردەم سندوقەکانی دەنگدان یاخود جۆرێک لەوەی کە متمانی لاواز بێت. بەڵام حکوومەتی عێراقی دەوڵەتی عێراقی تا ئێستا هیچ خولێک هەڵبژاردننی دوانەخستووە و ئەمەش وە ئەکات ئیرادەی تاک بەهێز دەکات و متمانی بە پرۆسەکە هەیە. ئێمە باسی ئەوە ناکەین هەڵبژاردن چۆن دەنگدەر دەگەینێتە وێزگەی دەستکەوتەکانی خۆی یاخود دەستکەوتەکانی دەنگدەر لە وێزگەکانی هەڵبژاردننا دەبینرێتەوە. دیارە هەڵبژاردن ناتوانێت و هەموو خراپیەکانی ئەم دۆخە سیاسیە گیرفانی هاوڵاتیان هەمووی لە هەڵبژاردننا بەدی بکەیت یاخود بڵێن هەڵبژاردن دەتوانێت چارەسەری ئەم هەم گرفتانی هاوڵاتیان و دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمان هەموو بکات. بێگومان هەڵبژاردن قۆناغە یاخود ئەو گۆڕانکاریانەی کە لە هەڵبژاردننا بەدی دەکرێت ڕێژەیە. ئێمە ناتوانین بڵێن هەڵبژاردن ئەو فەنتازیایە بۆ دەنگدەر دروست دەکات کە خۆی لە خەون و خەیاڵی خۆیدا دەیەوێت بەدی بهێنێت بۆی. ئەگەر بینە سەر باردۆخی عێراق بە تایبەت لەم خولەی هەڵبژاردن بەڵێ بەغدا دەتوانێت بەهۆی ئەم هەڵبژاردنەوە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی حکومڕانی عێراقا دروست بکە واتە بەشداریکردنی خەڵک لەم دەنگدانەوە و پێگەی هێز و لایەنە سیاسیەکان ئەتوانێت نەخشەی سیاسی عێراق دابڕێژێتەوە. بەڵێ هەڵبژاردن با ئێمە پرسیارە بکەین هەڵبژاردن بۆچی ئەکرێت هەر خۆی لە خۆیدا خودی هەڵبژاردن بۆ گۆڕانکاریە. باشترین میتۆدە بۆ ئەوەی تۆ کۆمەڵێک نوێنەر ئەنێریتە ئەم ئەنجومانە ئەنێریتە پەرلەمان بۆ ئەوەی داکۆکیکاری ڕاستەقینە و سەرسەختی مافی هاوڵاتیان بێت. ئەگەر بە پێوەرە زانستیەکانی جیهانی پرۆسەکە بەڕێوە بچێت و دەرفەتەکە لە بەردەم هاوڵاتیان و لە بەردەم دەنگدەران و لە بەردەم کاندیدەکانە شێوازێکی دیموکراتیانە و هاوچەرخانە بێت و کوتلەکان یاخود با بڵێن قوارە سیاسیەکان هاوپەیمانێتیەکان وەک پولەکانی پێشووتر بیر نەکەنەوە بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق بارێمی کوردستانیشەوە بخوێننەوە بێگومان هەڵبژاردن خۆی لە خۆیدا وەرچەرخانێک دروست دەکات و گۆڕانکاری دروست دەکات. بەڵام دێمەوە سەر ئەو پرسیاری پێشوو گۆڕانکاریەکان ڕێژەیە. ئێمە ناتوانین بڵێن هەڵبژاردن بەو شێوازە کە هاوڵاتی لە فەنتازیا و خەونی خۆیەتی بێوێت هەموو گرفتێکی بۆ چارەسەر بکات. بێگومان هەڵبژاردن هەموو گرفتێک چارەسەر ناکات. کاگوزاد ئەم یاسای هەڵبژاردنە ساندگۆ 1.7 ئەتوانێت حیزبی تاک حیزبی دروست بکات بۆ حاکمی بۆ فەرمان ڕەوایەتی ئێمە وتمان لە بەرژۆندی لیستی باڵادەست و پێگەی جەماوەری فراوان هەیە. ئەمە واکات یەک حیزب یەک لایەنی سیاسی بتوانێت حکمی عێراقا بەهۆی ئەم یاسای هەڵبژاردنەوە نەخێر بە پێچەوانەوە ناتوانێت. ئێمە یاسای ژمارە 4 ساڵی 2023 و یاسای ژمارە 12 ساڵی 2010 هەموار کراوە کە تێکەڵەیەکە لە یاسای قەزاوناحیەکانیش ئەم یاسایە بێگومان هەموار کراوەتەوە و ئەم هەموارکردنەوەش چەند قۆناغێکە و دراسە کراوە. بە پێچەوانەوە ئەم یاسای ئێستا لە بەرژەوەندی پارتە گەورەکانە و پارتە بچووکەکانیش یانە ئەو پارتانی کە ناتوانن بگەنە کورسی یعنی ڕێژی دەنگەکانە ناگاتە ئەواستی کە کورسی بەدەستبێنن دەتوانن لە نێو خۆیان ینی کۆمەڵێک پارتی هیچ عیبەیەکی تێدانێ دەتوانن لە نێو خۆیانە ئیتیلافێ بکەن هاوپەیمانی دروستکەن ینی خۆی بە خۆی لە خۆیدا هاوپەیمانێتی ئێستا لەم یاسایەدا دەتوانن هاوپەیمانێتی دروستکەن لە نێوان خۆیانە بە چەند پارتێک کورسیەک دوانیان هەبێ ئەمەش گرفتێکی ئەوتۆ دروست ناکە. بەڵام ئەم یاسایە بە هیچ شێوەیە دیکتاتۆر دروست ناکات لە کۆتاییدا. باش بۆ کورد بەم هەڵبژاردنە نەتوانین لە بەغدا چی بکە؟ کورد لە هەر پرۆسەیەکا بێت ینی هێزی کورد لە یەکگرتن و یەک ریزی و تەبایی و نێوخۆیەتی ینی یاساکان یاسا هەر یاسایە بەڕێی من هەر جۆرە شێوازێک دەربچێت سیستمەکان پەیوەندی بە بەرژەوەندیەوە نییە. بەرژەوەندی کورد
لە بەرژەوەندی قیاداتی کوردی لەوەدایە کە یەک ریز و تەباوێک هەڵوێز بێت لە بەغا دەکرێت لە هەرێمی کوردستان جیاوازی بیرروڕامان هەبێت جیاوازی ئایدۆلۆژیمان هەبێت بە هەموو جیاوازیەکانەوە بەڵام لە بەغدای پایتەخت ناکرێت جیاوازی بیرروڕا و ئایدۆلۆژیا لەسەر هەژماری هاوڵاتیەک کە لێرە خەون و خەیاڵ و خولیای ئەوە بووە کە چۆتە سەر سندوقەکانی دەنگدان ئەم نوێنەرەی لە بەغدادا کۆکی کاری ڕاستەقینەی مافی ئەو بێت بۆیە دەکرێت قوارە و هاوپەیمانێتیەکان پارتە کوردیەکان لە بەغداد یەک دەنگ و یەک ریز و یەک هەڵوێست بن لەبەرەوە کورد پێویستی بە یەک ریزی و تەباییە بەتایبەت ئێستا لە ناوچە دابڕێنراوەکان ئێمە باسی هەرێمی کوردستان ناکەن چکە هەرێمی کوردستان بۆ نمونە سیرکەتەوە لە سلێمانیا بۆ نمونە بڵێن 18 کورسیە کورد 18 کورسیەکە هەرەبات پارتەکانی کورد هەولێر 15 کورسیە 12 کورسی ئەوان گرنگ نییە لە سلێمانی کە دەنگ بەکێیات بۆ داکۆکیەکە بەڵێ گرنگە بێگومان زۆر 18 کورسیە بەس لەم هەژدەیە چه هێزێک زیاتری بەرەکەوێت تا بتوانێت دیفاعی زیاتر کە ئەمەش گرنگ نییە بەڵێ پێش بەرنامەکە گەر سەرنجدا بێ باسی ئەومان کرد کە ئەمە پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە کە بێگومان هۆشیاری تا گەیشتوت ئەو ئاستی کە دەنگ بە و نوێنەرە دەدات کە دەتوانێت نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان بێت لە بەغاوە دەنگی زوڵال بێت و داکۆکی لە مافەکانی بکات نەک نوێنەری لایەنێکی مزەیەفی هەڵتۆقێنراوی دروستکراو بێت بەڕاستی بۆ ماوەیەکی کاتی لەبەر ئەوە من ئومێدم بە دەنگدەرانی هەرێمی کوردستان هەیە کە بێگومان دەنگدەرانی هەرێمی کوردستان لە ئاستێکی هۆشیاری بەرزدان و دەنگ بۆ کاندیدانە دەدەن کە چارەنووسی گەلی کوردیەک لایی دەکەنەوە وەکو باسم کرد دەچمەوە سەر پرسیارەکەی پێشوت بۆ نمونەیانی کەرکووک هەرچەند بێ کورسیەکانی پێویستە کورد لە کەرکووک ناوچە دابڕێنراوەکان زۆرترین بەشداری و زۆرترین بەشداری هەبێت لە هەڵبژاردنەکانە لەبەرەوەی کورسیەکان لەوێ وەکو سلێمانی و دووەکو هەولێر نییە ئەو تایبەتمەندە چیە بۆی هەیە و ئایا بابەتی داخۆیکردن لە مافی خەڵکی کوردستان پێوەستە بێ بە ژماری کورسی لە بەغداد بەڵێ لە پەرلەمانی عێراق هەتا ژمارەی کورسیەکانی کورد زیاتر بێت بەڵام بەو شێوازێک کە ئێمە باسی ئەەکەین کورد یەکگرتو یەک ریز بێت لەوێت و وتاری سیاسی کورد لە بەغداد وتارێک بێت کە وتارێکی دروستکراو نەبێ وتارێک بێت کە لە پای بەرخودان و تێکۆشانی گەلی کورد بێت کە لە پرۆسی هەڵبژاردنەکانە خەڵک بە ئومێدەوە چۆتە سەر سندوقەکانی دەنگدان وتارەکە خزمەت بە چارەنووسی گەلی کورد بکات وتارێک بێت لە پای هەموو بەخشینی خوێن و فیداکاری چەند سەدەیەک خوێنی کورد بێت بەڵێ بێگومان کاریگەری یەکجار گەورە دروست دەکات ئێمە پەرلەمان یعنی مەیدانی تێکۆشان و مەیدانی جەنگی دیموکراتیە ینی لە هەڵبژاردنیشدا بێگومان جارەکەی پێشوش هەر لەم منبەرەوە باسی ئەوەمان کرد کە هەڵبژاردن هەر بۆ خۆی شەڕە جەنگە وەک چۆن سەربازێک پێشمەرگەیەک لە سنگەرێکدا چەک و باروت و فیشک بەکارهێنێت دەنگدەریش لە سنگەری بەرخودان و لە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆی دەکات بە سەنگێکی مەحەک هەر هەمان سنگەرە بەڵام تۆ لێرە چەکی دیموکراتی بەکارهێنیت بۆ قایلکردنی بەرامبەرەکەت یاخود بەزاندنی بەرامبەرەکەت بە چەکی دیموکراتی و بە ئەسلوبێک شێوازێکی جوان بەڵام لە جەنگی ڕاستەقینەدا جەنابەت دەزانی پێشمەرگەیەک چەک بەکارهێنێت بۆیە شەڕکردن هەر شەڕە شەڕی دیموکراتی بێت یاخود شەڕی باروت و فیشک بێت زۆر جارەوتی لە عێراق هەڵبژاردنەکان پێ ناچێت کاریگەرێکی و دروستکار لەبەرەوەی پۆستەکان دیاریکراون چی بەرچیەکە و کێ بەرکێکەوێ ئایا ئەم هەڵبژاردنەوە ئەم سیستەمی هەڵبژاردنە ڕێ لەواگرێ یاخود بابەتی هەڵبژاردن بە دیاریکراوی پیشانەیە کێ سەرۆکوەزیرانی عێراق بێت کێ لە بەغدا بەهێزە بێت کێ سەرۆک پەرلەمانی لابێت کێ کوتلەیەکی ئەسڵەن داکۆکیکار لە مافی خەڵکە بێت شتێک هەیە لە عێراقدا لە دوای 2023ەوە پێڵێن سازانی نیشتمانی و هاوسەنگی ئەمە ئەم پرینسیپانەکە لە سەردەمی خوالی خۆشبۆ جەنابی مام جەلال جێگیر کران کە لە عێراقی فیدرالدا بەداخەوە ئێستا وردە بەرەو پاشەکشە و بەرەو کاڵبوونەوە ئەچێت ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو سیستمەی کە جەنابت ئەفەرمیت ئەمە کاریگەری لەسەر کارکتەرەکان نییە بێگومان کارکتەری بەهێز ینی خوالی خۆشبۆ جەنابی مام جەلال هەر ئەو پۆستی بۆ نمونە سیادی پۆستی سەرۆکایەتی کۆمار جەنابی مام جەلال خوالی خۆشببوو چۆن توانی بیجوڵەیەکی گەورە بخاتە نێوە خۆی وەکو چەترێک بەسەر هەموو پێکهاتە و پارت و ئاین و ئاینزاکانە توانیبی ینی تەوازن و هاوسەنگێکی زۆر جوان دروست بکات بۆ چارەسەرکردنی گرفتی لایەنەکانی تریش بەڵام ڕەنگە ئەمە پەیوەندی بە کاریزمایی خوالی خۆشببوو جەنابی مام جەلالەوە هەبێت بۆیە سیستمەکە پەیوەندی نییە کاریزمایی کارکتەرەکان بکەری سەرەکی هەڵبژاردن کاندیدەکان ئەگەر پرۆژە یاسای بەهێز و پرۆژە یاسایی وها بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ عێراق پیادە بکەن کە لە بەرژەوەندی خەڵکا بێت و سوور بن لەسەر داکۆکیکردنی و جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسایانە بێگومان کاریگەریان دەبێت. زۆر باش نەوزاد ساڵح شارەزای هەڵبژاردن زۆر سپاس بەرچاوڕێکی زۆر باشیانێن لەسەر یاسای هەڵبژاردنی سانیگۆ 1.7 لە عێراق و کاریگەرەکانی لەسەر دەنگدەران. زۆر سپاس. بێگومان بابەتی هەڵبژاردن یاسای هەڵبژاردن پێویستی بۆ کەمێک زیاتر لەسەری بۆستین هەندێک
ڕوونکردنەوەی زیاتر بین بە داتا و ژمارە ئەو لیستانی کە دەنگ بەدەستێنن کورسەکانە لەسەر چ بنەمایەک دەستنیشانەکە من هەوڵێن بە گرافیکێک لەگەڵ ئێوە ئەم بابەتە باس بکەم کە تیا ڕوونەکەینەوە هەم بابەتی پێکاتەکان هەم کۆتای ژن و هەروە هەم بابەتی پێکاتەی ئاینی و دینی و هەروە پێکاتەکانی تر کە کورسیان بۆ دیاریکراوە لە بابەتی سانلیگۆیە چ شتێکیان بۆ دیاریکراوە لێرە من هەندێک زانیاریتان بۆ باسەکەم لەسەری بەتایبەت لەسەر بابەتی سانلیگۆ 1.7 جیاوازی چیە لەگەڵ بنەمای سانلیگۆی ئەوەی کە یاسا بنەڕەتیەکەی خۆی بوو. بێگومان بابەتی سانلیگۆ شتێکی نوێ نییە. لە ساڵ 1912 لەلایەن سانلیگۆ کە عالمێکی ڕاضی بیرکاری بووە، زانایەکی بیرکاری بوو لە فەڕەنسا بنیاد نراوە. واتە سانلیگۆی ڕێژەی دابشکاری بۆ هەڵبژاردن کە 1.7 گۆڕانکاریە وێرژنەکەی گۆڕاوە. بەڵام خودی یاساکە لەلایەن ئەندریە سانلیگۆی فەڕەنسیەوە دامەزراوە کە خۆی زانایەکی بواری بیرکاری بووە، ریاضیات بووە. هەر لیستێک بەراورد دەکرێت بە بازنەکەی خۆی لە نێو یاسای سانلیگۆ لە ساڵ 1912 بڵین ئەمە دیاریکراوە بۆ ئەوەی لایەنەکانی جاکردنەوەی دەنگدان و بەرکەوتەی کورسی کەمتر ڕخنیان لەسەر بێ واقعیتر بن. بۆیە ئەم یاسایەدا ڕێژراوە تەنها لە بازنەکەی خۆتا تۆ حسابت بۆکرێ بەراورد ناکرێ بە بازنێکی تر ئەو لەکوێ زۆری نێناوە یاخود تۆ لێرە زۆری نەتێناوە لەسەر بنەمای ئەو ناوچەی دیاریکراوە و کوژماری کورسەکانت تۆ حسابت بۆکرێ. کورسەکان بەپێی دەنگی لیستەکە هەژمارەکرێ واتە لیستەکە چەند دەنگی هێنابێ ئەوەندە کورسی بەرەکەوێ بەپێی ئەو ڕێژەیە کە کەمێکتر بۆتان ڕوونەکەمەوە لەسەری کورسەکانی لیستەکەش دابەشی نێو کاندیدەکانەکرێ. واتە یەکەم جار حسابەکرێ لیستەکە چەند هەزار دەنگی هێناوە. ئەم 100,000 دەنگی هێناوە 4 کورسیەکە دواتر ئەم 4 کورسیە دابەشی نێو کاندیدەکانی نێو لیستەکە کرێت کە 4 کەسیان 4 کاندیدیان زۆرترین دەنگیانە نێو لیستەکەیە هێنابێ و هەروەها وا دیاری کردووە کە 3 پیاو بەپی یاسای هەموارکراو لە عێراق 3 پیاو و ژنێک لە نێو لیستەکان دیاریکرێگە 4 کورسی هێنابوو. ئەگەر هەشتی هێنابوو 6 پیاو و 2 ژن. بەڵام ئەگەر 3 دەنگی هێنابوو 3 کورسیان هێنابوو لیستەکە ئەبێ بە 2 پیاو و ژنێک یاخود هەندێک جار لیستەکان کە 2 کورسێنن ئەبێ بە پیاوێک و ژنێک بۆ ڕێکردنەوەی کۆتایی ژنا لە نێو ئەو بازنەیە و ئەو کەسە یاخود ئەو لیستەی تەنها 1 کورسیە نابێ زۆر جاربەر کۆتایی ژنەکە لەسەر چ بنەماک ئێستا ئەمەتان پێڵم ئەمانی کەوتم ئابەم ژمارانە ڕوونتر ئێوە تێگەین چی بکەین لێرە 5 لیستی هەڵبژاردنمان هێناوە. لیستی یەکەم لیستی دووەم لیستی سێم ئەمە حیزب و لایەنە سیاسیەکان ئەمەش کۆی ئەو دەنگەیەتی کە هێناوێتی لەسەر پارێزگاکە بۆ نە لیستی یەکەم 130,000 دەنگی هێناوە لە هەولێر لیستی دووەم 90,000 دەنگی هێناوە لە هەولێر لیستی سێم 75,000 هەتا کۆتایی 25,500 22,000 دەنگ پێچە لیستی تریژە بێت لە خوارە بەڵام ئەمە وەکو نمونە باسمان کردووە و ئەم بازنەی هەڵبژاردنە دابەشی چەند کورسی کراواتە چەند کورسی هەیە لەسەر بنەمای ئەمانە حسابمان کردەوە دایبنین 7 کورسی هەیە. واتە پارێزگای هەولێر ئەم ژمارە دەنگدەری هەیە و تەنها 7 کورسیشی هەیە. هاتووی بەپی یاسای سانلیگۆ دابەشیانەکەی 130,000 دابەشی ژمارەی تاکەکەی مادەم 7 کورسیت هەیە ئەبێ 7 ژمارەی تاکت هەبێ 1 3 5 7 9 11 13 زیاتر بوو 8 کورسی بۆ بێ بە 15 9 کورسی بۆ بێ بە 17 19 21 کە تاک کۆتایی بۆ لەسەر بنەمای تاک دیاریکراوە لەبەری لەسەر بنەمای جوود بێت دابشکردنەکە بۆ هەمووی ڕوونە بێت دیارە بێ بەڵام کە لەسەر بنەمای تاکردن گۆڕانکاریەکان لێرەیە دروستە بن. کاتێک دابەشی ژمارەیەکێکی ئەموو ژمارەکانەوە خۆی بێنێتەوە دابەشی 3 دابەشی 4 دابەشی ببورن دابەشی 5 دابەشی 7 دابەشی 9 11 تا 13 دوایی لەسەر بنەمای سانلیگۆ خۆی چۆن کورسی دیارەکەی مادەم 7 کورسی هەیە یەک لە نێو ئەم هەموو دابەشەی کردوتە 7 گەورەترین ژمارە ئەبن بە کورسی. ئەگە سەیری ئێرە بکەین ژمارە 130 گەورەترین ژمارەیە
کورسیەکی بەرەکەوێت 90 کورسیەکی تر 75 کورسیەکی تر ڕاستە لێرە 25مان هەیە بەڵام سەرنج بە لێرە 43مان هەیە یەکسەر ئەچینەوە بۆ لیستی یەکەم لیستی یەکەمێ بە 2 کورسی لیستی دووەم 30,000 هەیە ئەبێ بە 2 کورسی بۆی لیستی سێم 25,000 هەیە بەڵام لێرە لیستی یەکەم لەم دابشکاری سێکراوە 26,000 دەنگی بەرەکەوێ سێ کورسی بەرەکە دواتر یێتە سەر لیستی چوارەم 25 کورسی لیستی پێنجەم کە 22,000 دەنگی شیێناوە بێبەشە بێت لەوەی کە کورسی بەدەست بێنێت لە کاتێکدا ئەوەی کە 130,000 دەنگی هێناوە سێ کورسی بەرکەوتووە ئەوەی 90,000 هێناوە 2 کورسی 75,000 دەنگی هێناوە 2 کورسی بەرەکە کورسێکی بەرەکە 75,000 دەنگت هێناوە یەک کورسیت بەرەکە 90,000 هێناوە 2 کورسی بەرەکە بابینە سەر یاساکەی هەڵبژاردننی عێراق ئەم یەکەی کردووە بە 1.7 هاتوون حوتێکیان لە پەنایە بە پۆینت زیاد کردووە کە بزانن چ گۆڕانکاریەک ڕوایە لێرە لیستی یەکەم سێ کورسی لیستی دووەم 2 کورسی لیستی سێم یەک کورسیە نابوو بەس کە کراوە بە 1.7 گۆڕانکاری تەواو لە کورسی لایەنەکان دروستەکە بە هاوکارانم خشتەی دواترمان بەنێ کە پەیوەستە بە یاساکەی عێراق لێرە بەپێی هەمان دابشکاری کراوە لیستی یەکەم ڕاستەخۆ بە 130,000 دەنگ سێ کورسی بەدەستێنێ لیستی دووەم بە 90,000 دەنگ 2 کورسی بەدەستێنێ لیستی سێەم کە لە بەپێی سیستەمی ساندلیگۆی بنەڕەتی خۆی یەک کورسی بەدەستێنا بووە بە 2 کورسی بۆی سێرەکەی هێزی چوارەم کە 25,500,000 دەنگی هێناوە مەحرومیەکە لە کورسی ئەمە یەکێک لەو لایەنانەی کە هەندێک جار کاندیدەکانیش لەم ساندلیگۆ و سیستەمی هەڵبژاردنە تێگەیشتنیانە ئەگەر ئەم تێگەیشتنە هەبووە هەندێک لە کاندیدە سەربۆخەکان هەر ئەیانوخوا حافیز چونکە بەڕاستی بڕێ بەوە نایەت هێز و لایەنی بچووک کەم توانە کەمتر پێگەی جەماوەریان هەبێ تەنها دەنگە فەوتێنن ئەگەر ئەم دوانە پێکەوە هاوپەیمان بوونایە یاخود ئەمە دەنگی باە بە لیستی یەکەم بۆ ئەمە لە ناوچە جێناکۆکەکانە تۆ ئەمە دەنگات بە لیستی یەکەم ئەگەر دابشکارێکەکەی دڵنیا بە ڕکابەری لەگەڵ دووەم و سێمی خۆی ئاکات کورسی زیاتر ئەبات ئەو کورسی کە لە تۆ مەحروم کراوە ئەو ئەتوانێت بە ئاسانی لە دوای 26,000 دەنگ 18,000 دەنگی هەیە لایەنەکانی تر کە 2 کورسیان بردووە سەرنج بین لێرە 18,500 دەنگیە زیادەکە بەڵام ئەو 18,000 15,000 کورسیەکان بۆ ئەوان نابن واتە ئەمە زۆر گرنگە خەڵک دەنگدەر لە ناوچە کوردستانەکان ڕەچاوی بکەن بە دیاریکراوی کە هێزی یەکەم کە لە کەرکووک بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوانن دەنگەکانیان نەدەن بە هێز و لایەنی بچووک چونکە سەبەبن بۆ ئەوەی کە کورسی لە دەست بێت تۆ لە کەرکووک 12 کورسیت هەیە ئەگەر 6 کەمتر بێ مانای وایە کورد لە کەرکووک ئەبێتە کەمینە قسەکە ڕاستە بابەتی هەڵبژاردن نابێتە پێوەرێکی سەرەکی بەڵام تۆ لە بەغداد کاتێک بابەتێکی کەرکووکێتە ئاراوە ئەگەر 7 کەس لە 12 کەسەکەی کەرکووک قسەیان لەسەر داکۆکیکردن بێ لەو مافە کە تایبەت بێ پێکاتەکانی کورد بێ یاخود تورکمان بوو بێ غەدرێکی پێش پرۆسی ئازادی عێراق بێ ڕاست بکرێتەوە بێگومان ئەکرێ ڕۆڵێکی کاریگەریانە بێت دەنگێکی بەرزتر و زوڵاتریانە بێت ئەمە بابەتی ساندیگۆیە کە هەندێ هێمای پرسیاری لەسەرەوە لە هەڵبژاردنەکانی عێراقی ترم یەکە ئەکرێ بە 1.7 بە 1.9 بە 1.6 کە خوێندنەوەیکی وردی هێز و لایەنە سیاسیەکان کە بنکەی جەماوەری فراوانیان هەیە بە تایبەت هێز و لایەنە شیعەکان بۆ ئەم یاسای هەڵبژاردنانە هەیە تەنانەت یاسای هەڵبژاردننی 2021 بە هەمان شێوە بوو کە لایەنێکی سیاسی لە ژێرفشاری شەقام و خۆپشاندان ناتوانی بووی هەمواری کاتەوە و کارگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی 2021 دروست کرد بوو بەرنامەی ڕێی بەغداد بەردەوامە بێ لە داهاتوو بابەتی زۆر گرنگ لەسەر کاریگەری و هەوڵەکانی فراکسیۆنەکان بەرپرسانی تیمی حکومی لە بەغداد ئەوانی کە پێویستن بەرەمی کوردستان هەروە بەیەکێتی نیشتیمانی کوردستان بە داتا و بە ژمارە و بە بەڵگە بۆ ئێوەی پیشانەدات کە ئایا کێ توانێتی دیفاع بکات لە مافەکانتان و کێ توانێتی لەوێ خاوەنی بڕیار بێت تا بەرنامەیەکی تری ڕێی بەغداد هەر شاد